لە ناودارترین شەقامی شاری دوسلدۆف شەقامی کۆنیکس ئالێ پاسی هۆپ ئۆن هۆپ ئۆف چاوەڕێی گەشتیارەکانی دەکات. دوسلدۆف پایتەختی هەرێمی نۆتڕاین وێستفالنە و بەیەکێک لە شارە جوانەکان و دەوڵەمەندەکانی ئەڵمانیا دادەنرێت. دوسلدۆف ساڵانە نزیکەی 5 ملیۆن گەشتیار ڕووی تێدەکات و هەر بۆیە فەرمانگەی گەشتوگوزاری ئەم شارە پاسی دووقاتی هاوشێوەی پاسەکانی لەندەنی هێنایە شارەکەیان بۆ ئەوەی سەرنجی زیاتری گەشتیاران بۆ ئەم شارە ڕابکێشێت. ئێمەش ئەمڕۆ گەشتێک دەکەین لەگەڵیانە، ئێوەش لەگەڵمانە بن. لە کەش و هەوایەکی خۆشدا گەشتیارەکان قاتی سەرەوە هەڵدەبژێرن، بە تامەزرەوە چاوەڕێی گەشتەکەیان دەکەن کە چل خولەک دەخایەنێت. تەنها لە 3 مانگی ڕابردوودا زیاد لە 2 ملیۆن گەشتیار ڕوویان لە شاری دوسلدۆف کردووە. بەرپرسی فەرمانگەی گەشت و گوزاری ئەم شارە باسی گرنگی ئەم بیرۆکەمان بۆ دەکات. پاسی هۆپۆن و هۆپۆف گرنگە بۆ ئامانجی بەدەستهێنانی گەشتیاری زیاتر لە شاری دوسلدۆف. کاریگەری زۆر ئەرێنیان لەسەر گەشتیارانی شارەکە هەیە. ساڵانە زیاتر لە 40,000 بلیت دەفرۆشین. ساڵ بە ساڵیش زیاد دەکات. گەشتیاران زۆر دڵخۆشن ببوونی ئەم پاسانە، چونکە هەلێکی باشە کە شوێنە گرنگەکان و ناودارەکانی ئەم شارە بەجارێک ببینن. لە شوێنێک ئارەزویان سەر دەکەون لەکوێ بیانەوێ دادەبزن و خۆشی لە گەشتەکەیان دەبینن. لە ساڵی 2009دا فەرمانگەی گەشت و گوزاری ئەم شارە پاسی هۆپ ئۆن هۆپ ئۆفی بۆ خزمەتی گەشتیاران خستە سەر کار. بەدە زمان زانیاری دەرباری شوێنەکان دەدرێت بە گەشتیارەکان. هەریەکە و هێدسێتی خۆی پێدەدرێت، خۆی زمانەکە هەڵدەبژێرێت. هەندێکیان لە ئیسپانیاوە هاتوون، هەندێکیان لە هۆڵەنداوە. ئەم گروپە گەشتیارەش لە نەمساوە هاتوون. ئەمڕۆ دەیانەوێت گەشتێک بە ناو شاری دوسلدۆفدا بکەن. ئەم گەشتەمان بەم پاساڵ بژارد چونکە لە زۆربەی شارە گەورەکان بەم پاسانە گەشتەکانمان دەکەین. زۆر باشە و ئاسانکاریمان بۆ دەکات. با پاسی هۆپ ئۆن هۆپ ئۆف مرۆڤ شوێنی زۆر دەبینێت. پێویست ناکات زۆر بە پێ بڕۆیت و زانیاری باشیش وەردەگریت. بەنداوی میدیا زۆر جوان بوو. دوسلدۆف بە شاری کورتە ڕێگا ناسراوە. لە ناوڕاستی شارەوە بە دەخولەک دەگەیتە چەندین شوێنی ناسراوی شارەکە. پاسەکە لە ناوجەرگەی شاری دوسلدۆفۆ دەست پێ دەکات، بەلای ڕووباری ڕایندا تێدەپەڕێت. جوانترین شوێن لای زۆربەی میوانەکان دیمەنی ڕاین و ناوچەی میدێن هافن بوو کە بەرزترین بورجی تەلەڤیزیۆنی شارەکە کە زیاد لە 240 مەتر بەرزە لەوێیە. جوانی دیمەنی دێزاینی باڵەخانەکانی گەریش ئەوەندەی دیکە میوانەکانی سەرسام کردبوو. هەمیشە یەکجار بە تەواوی گەشت دەکەین، پاشان تەماشای دەکەین لەکوێ ئارەزوومان هەیە دابەزین تەماشای ئەو شوێنە بکەین. بۆ نمونە لە پۆتانیش گاردن دابەزین، با دڵی خۆمان تەماشای ئەو باخچەمان کرد و چێشمان لە گەشتەکەمان بینی. ئەوەی ئارەزووی هەبێت بە وردی تەماشای شوێنە ناودارەکانی ئەم شارە بکات، ئەوە دەتوانێت دابەزێت. پاش کاژێرێکی دیکە بە پاسێکی دیکە گەشتەکەی بەردەوام بکات. ئاڵاشاڵی، ڕووجا و ئەڵمانیا